خێرۆ ناشێ ئەمە بڵێ شێڕەڵە مشکیچی ئۆیش وەرە 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 کچم ئەی تۆ لای یارمەتێکی من بەی خدەوت بەخەممی داگرتووە من وڵی دایکە گیان خۆتە زانی تااقەت یەکشتم نەماوە ئەی دە بە سعدی بڵێ خزمەکاری بگرە خۆمش خزمەکاری ئێوە نیم دایکە گیان خۆ ئەزانم هیلاک بووی لە شە ساخ بێ بەڵام خۆتە زانی ناتوانم کچم پێی بڵێ خزمەتکارێکمان بۆ بگرە دایکە وازایم پێم نەوتووە خۆ بە قسەم ناکە نەیناسی ئەی بە قوربانمە چیە خۆجگار بۆ دەرەجێ جوانە خۆشتە بیدایەتە خۆڕۆستەمی زاڵە لە سکانیە قسە ناخۆشانەی تۆ ئەوە گەر کوڕەکە وایە ژنی ئەو وایە ئاوا خستە سەر تەوقی سەرە بەخوا تۆش زۆر مەکربازیت ئەوە نەبێت تۆشەوە نەیبی منە ڕۆم دوایەگە توانی تۆش زۆر یارمەتیەکەم بە باشە باش ئەلو سعدی گیان چۆنی؟ سەلامەت بی لیمۆ گیان باشی؟ باشم سعدی گیان تۆ چێکی لەکوێی؟ وەڵڵاهی وا لە دوکانیمە سعدی ئەڵم ئەمڕۆ سەری دکتۆرم داناوە خۆتە زانی ئەبێ لەگەڵ ما بێت ناتوانم ئاوا بەتەنیا بڕۆم دایکیشم خەریکی ئیشی ماڵەوەیە لیمۆ گیان چاوەکەم ئەمن یەک جار قسەی دەکەم ئەمن ئەو ماوەی ئیشم زۆرە ئەو بەتەما ئیشێکیمە ئەی بۆ منەوە ئیشەی تۆ نازانم با پێت برێم ئەتۆ هەموو شتەکە پێ ئاشکرا دەکەی کاکە زانین چێ ڕاستیەکەی هەناری دەبمەوە لای دکتۆری سعدیەوە تۆ بەشدیتە یعنی هەنارە لە من خۆشترەوێ لەگەڵ منە نایە بۆ لای دکتۆر بەس لەگەڵ هەنارا ڕۆیوە نییە کچێ وەڵڵاهی حەز ناکەم ئەتوم لە هەمان خۆشتر دەوێتن ئەتوم زۆر لەوی خۆشتر دەوێت بەڵام دکتۆر پێی گوتیە دەبی مێردەکەت بێ ئێ باشە سعدیکیان دکتۆر بە منیشی وتوە بێ مێردەکە لەگەڵ تا بێ با ئەو براکەی لەگەڵ یا بڕوە کاچی منە تو تێناگەی نەخۆشەکەی ئەو جودایە نەخۆشی گورچیلە هەیە دکتۆر پێی گوتێ لەوانەیە پێویستی بە عەمەلیات بی کە پێویستی بە عەمەلیاتش بی ئەو کاتی دەبی مێردەکەی لەوێ دەریبی و تەوقع بکە لێم لەگەری دەچم سعدیتر تێگەشتم لە هەموو شتێک تۆ هەنارە لە من خۆشترەوێ بوو من لە ئەوڵۆ شوو بە تۆ نەکەم تۆ هەر ژنی یەکەمە خۆشترەوێ لە من دلا خۆشم ناوێ والله خۆشم ناوێ یەکەم جار لەگەری بسمە خەستەخانەی نەک پیاسە ما خراپ دەچمە خەستەخانەی ئەو زەتۆها پێت یەکسو پێت ناخۆشە کچی ئەتوو چی هەی بێسەفات هەی بەدنەماڵ دوژمن دەو ژنەیە نا تۆ ئەگەر خزمەتی منە بکردایە و ئاوا منە خۆش بیستایە وەکو هەنار لەگەڵ منە هاتی نەک بە من بڵێ نایم هەموو ژانم لە سەتودانا یەک جار دەلم لەگەرت نایم ئەتوو دیرەوە خۆم لێ تووڕە دەکەی ها نووسم لەگە دەکەی نایم تەواو نایم بڕۆ لەگە ئەمینێ بڕۆ تەواو ئەوە خۆدای خستەوە هەناری لە من خۆشترەوێ من بەم حاڵەوە ئاوا جێهێڵە بۆ باجی هەنار لیمۆ ئەوە چیە گری چی بۆ کچم چییە ڕۆڵ بۆ چی واکەی چییە دایکە تەلەفۆنم بۆ سعدی کردوتم وەرە ئەمڕۆ موعیدی دکتۆرەمەیە کە جێڵە من لەگەڵ هەناراچم بۆ لای دکتۆر لەگەڵ تۆیان نایم کچم وانیە بە قوربان وانیە گەروە ئەبێ بەخوا ڕۆحی بووە کەمە ئەو تۆ با تەکید کەمەوە نامەگری بە قوربان خەفەتی پێ دایکەوە هەناری لە من خۆشترەوێ ئەگینا چۆن ئاوا من ئێڵێ من بەتەنیا بچم بۆ لای دکتۆر یانەڵە دایکە بەرە خۆ تۆ خزمەتکارنی لە ماڵەوە لەگەڵ مای لە دەرەوە لەگەڵ مابی نەوەڕا ڕۆگیا من دایکتم بە خزمەکاری ناشێ بە قوربانم بەڵام قەیچێکە من هەتا بەیانی خزمەتێکم هێشتا پێم کەمە تۆ جەرگی منی واژ مەکە خەفەت مێ بخۆر بەر خاتری ڕۆستە با خەفەت نەخوا بەشکم بشتێتەوە سەر خاڵی نەوەڵە دایکە بە قوربانە با لە خاڵی نەچێ بۆ هێشتا مەخدووری کچێوکەم بە قوربانیەوە با پێ و بڵێم ها خۆهەچی مشکیلە شتا نامی بێژەم بۆ تا حەلەکە سپڵی بێسفەت